ئەدەب ئەو ئاوێنە ڕازگۆیەیە کە ژیان ئازارەکان و جەنگ و ئومێدەکانی نەتەوەیەک تێیدا ڕەنگەداتەوە و ئەکرێت بژڵێن چیرۆکیش ئەو هونەرەیە کە لە وردەکاریە بچووکەکانەوە گەورەترین مانا و پەیامەکان دەگەینێت. لەم چەند ڕۆژەی دواییە ناساندن و خوێندنەوە بۆ یەکێک لە کتێبەکان کرا کە کۆمەڵێک چیرۆکی لەخۆ گرتووە، کۆمەڵێک کورتە چیرۆکی لەخۆ کردووە کە دوایین بەرهەمی نووسەر و چیرۆکنۆز عەلی پێنجوێنیە کە ئەم کتێبە و ئەم کۆمەڵە کورتە چیرۆکە بە ناونیشانی تاکێ پووتی خوێناویە کە ئێستا نووسەر لێرە ئامادەی هەیە و باسێک لەسەر ئەم کتێباکەین. مامۆستا گیان سڵاو دەبێ و زۆر بەخێر بیت، پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمت لە یەکەین. سڵاو بە بەڕێستان، سوپاس کاکە ڕەوەندیان، سوپاس بۆ کورساتی عزیز کە هەمیشە بە خەمخۆرێکی قوڵەوە بۆ ئەدەب و کللتور و ئەو چالاکی ئەدەبی و هونەریانە ئەڕوانێت و هەمیشە پەنایەک و کەناڵێکی ڕازگۆ و گرنگ بووە بن، هەمیشە بەڕێزەوە بۆ ئەم کەناڵە کولتوری ئاڕوانم و سوپاس بۆ ئەم ئێوارێ. سوپاس بۆ تۆش، زۆر بەخێر بیت. با لە ناونیشانی کتێبەکەەوە دەست پێ بکەم مامۆستا. تاکێ پووتی خوێناوی ئەم ناونیشانە بۆ کە خوێنەر ئەم ناونیشانە ببینێت کۆمەڵێک پرسیار لای دروستە بێت، ڕەنگە جەنگ بێت، ڕەنگە بەجێهێشتن بێت. تاکێ پووتی خوێناوی چیرۆکەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیە تاکێ پووتی خوێناوی بۆچی تاکێ پووتی خوێناوی؟ لەبەر ئەوەی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە هەمیشە لە ناو شەڕ و ئازار و تراژیدیا گەورەکانایە و هەمیشە تاکێ واتێمە تاکێکیمان ون کردووە، واتێمە قاچێکمان لە دەست داوە، واتە ئێمە بەشێک لە جەستەمان لە شەڕەکان و لە دووکەڵەکان و لە وێران کاریەکانە لە دەست داوە. بەڵام قسە لە سەرەوەیە کۆمەلگای کوردی قودرەتی هەیە لە سەرم قاچە ژیان بەڕێ بکە و بڕوات. بەڵێ بۆیە من بڕۆم وایە ئەو ناونیشانە دەربڕی ئەو قۆناغە تراژیدیایە کە کۆمەلگای کوردی لە ڕابردوو و تا ئێستش بەداخەوەتیایە ئەژی کە خاوەنی کۆمەڵێ تراژیدیا و شەڕ و نەهامەتی یەک لە دوای یەکین. بەمانایەکی تر بڵێم کۆمەلگای کوردی لە شەڕا بووین، لە شەڕا گەورە بووین، لە شەڕا لەدایک بووین، لە شەڕا گەنجەتیمان بردەسەر و لە شەڕا پیر ئەبین. ئەلێرەوەیە بەداخەوە ئەبێ کەس بەقەدر کۆمەلگای کوردی پێویستی بەوە نییە کە ئەم تراژیدیانە بنووسێتەوە، ئەم تراژیدیانە بگێڕێتەوە. ئەوە ناونیشانەکە بە بڕای من لەوێەوە هاتوو. باشە، کتێبەکە چەند کورتە چیرۆکی تایە و کورتە چیرۆکەکان باز لە چیەکەن؟ لە ڕاستیە ئەو چیرۆکانی لەو کتێبەیە بەرهەم هاتووە 31 کورتە چیرۆکی تایەوە، هەندێکیان کورتی لە چیرۆکن. ئەتوانم بڵێم ناوەرۆک و جەوهەری ئەم 31 چیرۆکە لە ڕاستیە ترسێکی سەرتاپاگیر کۆی کتێبەکەی گرتووە، ترسی لە دەستدانی وەفا، ترسی لە دەستدانی عیشق، ترسی لە دەستدانی جوانی، چۆن وا بکەین جوانی بەرگەی ژیان بگرێ، چۆن وا بکەین جوانی بکەین بەو مەتەرێزەی کە دەربازی شەڕەکان ببین، چۆن وا بکەین ئەمەک و وەفا و ئیخلاص و عیشق ببێتە ئەو چەمکە ڕاستەقینانەی کە ئینسانی ئێمە ڕزگار بکە. و لە ڕاستیان بۆ خۆم ترسێکی زۆرم لە نەمانی ئەو بەهایانە هەیە، بەهاکانی عیشق، بەهاکانی جوانی، بەهای وەفا، بەهای پێکەوە ژیان. هەموو ئەم بەهایانە لە بەرەنجامی شەڕ و ماڵوێرانی و تراژیدیاکان لە بەردەم لێواری لە ناوچوونایە. بۆیە سەر لەبەری ئەم چیرۆکانە ترسێکی ڕاستەقینەی تایە لە لەدەستدانی هەموو ئەو بەهایانە و هەوڵێکە بۆ گێڕانەوەی ئەو بەهایانە، چونکی کۆمەلگای کوردی هیچ شارێکی نییە جگەلەوەی دەست بە جوانیەوە بگرێ. ئێمە هیچ شتێک ڕزگارمان ناکە جوانی نەبێ، هیچ شتێک ڕزگارمان ناکە ئەمەک نەبێ، هیچ شتێک ڕزگارمان ناکە فیداکاری نەبێ. و ئەمانە ئەو چەمکە ڕاستەقینانن کە ئێستا لە دنیای کوردیا خەریکە ئەبێتە بڵین ساڵی نەهاتی ئەو بەها جوانانێ. باشە، کەواتە چیرۆکەکان ڕنگدانەوەی ژیانی خۆمانن؟ بەتەئکید. من بڕوام وایە کۆمەلگای کوردی لە ڕاستیە ڕووداوی دابڕانی مەعریفی گەورە لە دنیای ئێمە ڕووی نەداوە، بەڵام تراژیدیای گەورە لە دنیای ئێمە ڕوویاوە. ئێمە بەرپرسیارین لە گێڕانەوەی ئەم تراژیدیانە لە فۆرمێکی ئەدەبی پڕ لە تەکنیکی جوانە کە ناوی چیرۆکە، چونکی تەنیا گێڕانەوە بەس نییە. واتە وەزیفەی چیرۆک نووس بە بڕوای من بە تێکستکردنی هەموو ئەو ڕابردوانەیە و هەموو ئەو تراژیدیانەیە. بۆچی بیانکەین بە تێکست؟ بۆ ئەوەی مێژوو دووبارە نەبێتەوە. هەر چرکەساتی مەحکومبوونی مێژووی کوردی بە چەندبارە بوونەوە، تراژیدیاکان چەندبارە ئەبنەوە، ئەنفال ئەوەندەی ئەگەرێک بوو، ئەوەندەی ڕوویدا، ئەوەندە ئەگەرێکە لە بەردەممانە دووبارە ببێتەوە. بۆ ئەوەی ئەمە نەبێ ئەبێت تراژیدیاکانمان بە تێکست بکرێن و
ئەنجە ئامانجی ڕاستەقینی من لەوەی بە تێکستکردنی گێڕانەوەکان تراژیدیاکان لە ناو ئەم کۆمەڵە چیرۆکەیە ئامانجی ڕاستەقینەمەوەیە ئیدی مێژوو دووبارە نەبێتەوە، ئیدی ئێمە مەحکوم نەبین بەو پێکوتە خراپەی کە لە ناو مێژوو ئایکەین و ئێمە هەنگوڵ بدەین قەتیعەیەکی ڕاستەقینەی معریفی دروست بکەین هەتاوەکو ڕابردوو شوێنە کەلەبەرەکان پەنهانەکانی نهێنیەکانی بڤەکانی حرامەکانی ڕابردوو ئێستامان نەکرێتە تێکست و لە ناو چیرۆکی جوان و بەرز و پڕ لە تەکنیکە نەگێڕێتەوە نەوەکانی ئایندەی ئێمە قەتیعە دروست ناکەن کە قەتیعەش دروست نەبوو بە بڕوای من مێژوو مەحکومە بە چەند بارە بوونەوە بۆ خۆلادان لەم چەند بارە بوونەوە ئێمە پێویستمان بە تێکستکردنی ڕابردوو باشە باست لە کورتە چیرۆک و باست لە کورتی لە چیرۆکیش کرد ئەمەی کۆتاییەکەی کۆتە لە بەرگەکەیە کورتی لە چیرۆکە باشە ئەکرێت ئەم کورتی لە چیرۆکان لای بەڕێستەوە باش جا پێشەوەی ئەم سێ کورتی لە چیرۆکە بخوێنمەوە هەمیشە بڕوام وایە کارە قورسەکان لە ناو کورتی لە چیرۆک و کورتە چیرۆکە بێ وەک ئەوە وایە ساحەیەکی گەورە کە ئەیدەیتە دەست یاریزانێکی نەزان ناتوانێت ڕۆڵ ببینێ بەڵام بچووکترین مەساحە بێرە یاریزانێکی باش ڕۆڵی خۆی بینێ و ئاڵوگۆڕی گەورە لە ساحەیە دروستەکە پێم وایە ئیشی چیرۆکنووسی ڕاستەقیناوەیە بتوانێت لە کورتترین مەساحەیە زمان تا دوا سنوور چڕکەڵەوە سیژنیە تۆ لە کورتە چیرۆکیەکە جاری وایە تۆ مەساحەیەکی زۆرت هەیە بۆی تعبیر لە خۆت بکەی بەڵام جاری وایە هەیە تۆ لە کورتە چیرۆکەکە پێویستە لە کورتترین مەساحەیە زمان چڕ بێتەوە خەیاڵ هەبێ مانا هەبێ فەنتازیا هەبێ جوانکاری هەبێ چنین هەبێ حوبکە هەبێ گێڕانەوە هەبێ چۆن هەموو ئەمانە لە کورتترین مەساحەیەکەی ئەمە پێی ئەوتێ مەهارەتی چیرۆکنووسی ڕاستەقینە بەڵێ شەڕی ڕاستەقینەی دنیا شەڕی نێوان چیرۆکنووسەکان و سیاسەت بازەکانە لەوە گەڕێک کە شەڕێکی نابەرابەرە لە ڕووی ژمارەوە چیرۆکنووسەکان فێری خەونبینینمان دەکەن بە ژیانەوە سیاسەت بازەکان درۆزنترین مانەوەیان کرد بە نسیبمان بە ناوی ژیانە ئەوە چیرۆکیەکە زۆر کەیفم بە گێڕانەوە دێ مقەدەس چۆن بگێڕمەوە پیتێکم لێ بزر ببێ بەهۆی ئاودانی گوڵێکی سرکەی یەکەی دایکمەوە کە بە میرات بۆم بەجێماوە باعیسی کوشتنمە بگێڕمەوە یان بمرم سێهەم لە ترسا بوو یا لە تەنیاییدا بوو بە حکایەت خوان من ناڵێم خوددا ئینجیل قورئان تەورات ئەوان نایەڵن بێ حکایەت بی ئەوە سێ کورتە چیلۆ دەست خۆش بێت سپاس بۆ جەناب بەگشتی پەیامێکی هەڵگرتووە ئەم سێ کورتی لە چیرۆکە ئەم سێ کورتی لە چیرۆکە لە ڕاستیە لە کورتی لە چیرۆکی یەکەمە پێمان ئەڵێت ڕازگۆترین مرۆڤەکان لەگەڵ ڕۆحی ئینسانە ئەدیبەکانن نەک سیاسیەکان سیاسیەکان ڕەنگە بیانەوێت لە هەندێک مەساحەیە جۆرێ لە دیماگۆگیە جۆرێ لە فریودان بەرامبەر بە دنیا و کۆمەڵگا و تەوازن ڕاگررتنی ئیقلیمی و هەرێمی و ناوچەی و ئەوانە کۆمەڵێ ئەم بەراوبەر بکەن بەڵام نووسری ڕاستەقینە قسەی دڵی ئینسانەکە گوێی ڕاستەقینی ناوە بە دڵی مرۆڤەوە ئازارە ڕاستەقینەکان بنووسێتەوە چونکی ئازاری ڕاستەقینە پێویست بە درۆ ناکە پێویستە ڕاستەقینە بنووسرێتەوە بۆیە چیرۆکنووسی ڕاستەقینە ئەبێ هەم بگێڕێتەوە هەم پەندی لێوەربگرێ هەم مێژووی تازە بخۆڵقێنێ هەم مێژووی ڕابردوو بەجێبێڵێ هەم کۆمەلگا بخاتە سەر کەڵکەڵەی ئەوەی ئیدی با لێ ئێستەوە ژیان دەست پێ بکەین وەزایی دەنەوە وەک گوتم دەستگرتن بە هەموو چەمکەکانی جوانیەوە چەمکی متمانە چەمکی عشق چەمکی فیداکاری چەمکی پێکەوە بوون چەمکی دڵدانەوەی یەکتری ئێمە دنیا ئێمە زۆر پێویستی بەوەیە هیچ کەسێ بەقەدەر کۆمەلگا بریندارەکان بەو کۆمەلگانی کە بە شەڕی گەورە و گرانە گوزەریان کردووە هیچ کۆمەلگایەک بەقەدەر و کۆمەلگایانە پێویستی بە جوانی نییە بەداخەوە ئێمە پشکی شێرمان بەرکەوتە لەم ناوچە باش کۆمەلگا بریندارەکانن کرد تا چەند پێویستمان بە چیرۆک هەیە بۆ بە دوکومنتکردنی ئەو چیرۆکانی کە لە ژیانی ڕاستەقینی نەتەوەکەمانە بوونی هەبوو هەر لە سەرەتاوە هەتاکو ئێستا ئێجگار پێویستمان پێێتی کاکەڕەوەن سەیری دنیای کوردی بکە پڕپڕە لە ڕوودا و بەڵام نووسری جددی و ڕاستەقینەمان ناڵێم نییە بەڵام زۆر کەمە بۆ ئەوەی بتوانێ ئەمانە بە تێکست بکە دیکۆمنتی بکە ئێمە زۆر پێویستمان بەوەیە یعنی نەوەی ئێستا و ئایندا پێویستیان بەوەیە ئەم گێڕانەوە
گێڕانەوانە ئەم برینانە وەک خۆی ئێستا مەسەرەن کۆمەڵە ڕووداوی ڕاستەقینە لە دنیای ئەمە ڕوویا و پیاوێکی گەورەی وەکو کاکشەرکۆ بێکەس غایبە بوونی کاکشەرکۆ دەزانی چەنە گرنگ بوو بۆ ئەو گێڕانەوانە بۆیە ئێمە تراژیدیاکان پێمانەڵێ چیرۆک زۆر پێویستە ئازارەکانمان پێمانەڵی گێڕانەوە چەند پێویستە بەڵام پرسیارەکە بۆ چیرۆک نووسی ڕاستەقینە ئەوەیە ئایا تەنیا گێڕانەوە بەسە نە گێڕانەوە یەکێکە لە ڕەکیزەکانی ناو چیرۆک بەڵکۆ بێ ئاگامان لە ستاتیکا بێ ئاگامان لە فۆرم بێ ئاگامان لە تەکنیک بێ ئاگامان لە هەموو ئەو ستانداردە جوانانە بێ کە تانوپۆی چیرۆکی پێچنرێ چونکی ئەگەر تەنیا تراژیدیاکان لە ناو گێڕانەوەیەکی سادە و ساکارە بهێڵینەوە ئەو کاتە ئێمە تەنیا بینە شیوەنگێڕ لە ڕاستیە چیرۆگنووس ئیشی شیوەنگێڕاندن نییە بەڵکو لە ڕێی شیوەنەوە هەم جوانی بخۆڵقێنێتەوە هەم وزەباتەوە بە کۆمەلگا هەم قەتیعە لە ناو مێژووە دروست بکە و هەم فێرمان بکات ئیدی با ئێرە بەجێبێڵین مێژوویەکی تازە دەست پێ باش مامۆستا هەندێک دەڵێن کە چیرۆک گونجاوترین ژەنری ئەدەبیە و هەندێکی تریش بۆ چوونەکان پێچەوانەی ئەڵێن ڕۆمان زاڵترێکە بەسەر چیرۆکە قسەی بەڕێستان وەکو چیرۆکدووسە چیە لەم بارەیەوە من لە ڕاستیا چیرۆکیان ڕۆمان من لە ڕاستیا بۆ خۆم ڕۆمانیشم هەیە خاوەنی دوو ڕۆمانم ڕۆمانی لەچکەکەی خەیاڵ لەگەڵ ڕۆمانی ڕەنگی مردنا بە بڕای من دوو ژانرن لە هەندێک شوێنە بەریە کەوتنیانەیە لە هەندێک شوێنە جیاوازیانەیە هەمیشە بڕوام وا بووە کاری قورس لە ناو چیرۆکە زیاتر ئەنجامەدرێ و ئەستەمتر ئەتوانی دەست بە شوێنەکان بگەیەنی بۆ لەبەرەوەی لە ناو چیرۆکە تۆ کەمترین ڕووبەرت هەیە کەمترین جوگرافیات هەیە هەم لە ناو زمانە هەم لە ناو خەیاڵە هەم لە ناو تەکنیکە بۆ ئەوەی بتانی پەیامەکانی پێبگەێنی بەڵام جاری وا هەیە ڕۆمانێکی 300 لاپەڕەیی تۆ مەساحەت زۆرە بە ئیسراحەتر حەشوەی ئەیتێ مەجال زیاتر بۆی شتەکان بگەێنی واتەوە گوتم هەمیشە مەساحی چیرۆک لەگەڵ مەساحی ڕۆمان وەکو ئەو وایە وەک نمونونەکەی پێشووتر وتم یاریزانێکی باشە بێتە کەمترین مەساحەوە ڕۆڵە بینێت و ئاڵوگۆڕی گەورەکە چیرۆک و بەتایبەت کورتە چیرۆک بەڵێ بەڵام بۆ ناو ڕۆمان ڕەنگە زۆر جار خراپیشمان کرد بێ یاریگەری زۆر نەشارەزا و ناشایستە لە ناو ڕۆمانێکی گەورەیان نتوانیوتی ڕۆڵ ببینێ و نتوانیوتی ڕووداوەکان و خۆی بگەێنێ وەزایدن لە ناو کورتە چیرۆکە ئێمە پێویستمان بە جۆرێک لە سادە و ساکاری هەیە سادە و ساکاری لە مانایەنە بەڵکو لە ئەدەبا شتێکی پێی دەوترە سەهل الممتەنیع سەهلی ممتەنیع واتە سەهل دێتە گوێی تۆ چیرۆکەکان بەس کە ئەتەوێ وا بکەیت تۆ ناتوانی وا بکەیت ئەمەیە هەم لە شعرا زۆر هەیە بۆ نمونە مستەفا بەگی کوردیکەکە لەو شاعرانی لە ناو ئەدەبا کە گوێی لێ ئەگری وەک ئاو ئەڕژێتە گوێتەوە بەس کە ئەتەوێ وا بکەیت تۆ ناتوانی وا بکەیت بۆیە سادە و ساکاری مەبەستم لە سەهل الممتەنیع واتە دەستبردن بۆ ئەو شوێنانەی ناو مێژووی ئێمە کە چاوی ئاسایی ناتوانێ بیبینێ ئێمە ئەنفال فۆرمە گەورەکەی ڕوویاوە بەڵام ئەکرێ بە جێمانی مورویەک و موستیلەیەک و مەمکەمژەیەک ئێمە دەیان پەنجەرەمان بۆ بکاتەوە واتە وێنە گەورەکە وێنەی فرامۆشکراو هەیە مەمسەلە تێبەیە تا چەند زمانێکی جیاواز و تا چەند گەڕانەوەیکی جیاوازت هەڵبژاردووە بۆ گێڕانەوەی چیرۆکەکە من هەوڵم باوە لەم چیرۆکانە جارێ لە ڕاستیە هەموو ڕووداوەکان ڕووداوی ڕاستەقینەی ئینسانی کوردیە واتە ئەمەوێ دیرگایەکی کوردی سەر پێ بخەم لە ناو چیرۆکە بۆ ئەوەی ئێمە کوردیانە خەریکی نووسینەوەی دنیای خۆمان بین چونکی لە ڕاستیە هەموو ئەدەبێکی ڕاستەقینە ئەبێ خۆی بگێڕێتەوە بێ خەریکی مێژووی خۆی بێت من لە ڕاستیە ڕەنگە پێویستم بەوە بێت پیرێژنێکی تەنیا کە لە ئەنفال بەجێماوە و ناوی خاحەبێ و لەو گەرمیان بە تەنیا بەجێماوە ڕەنگە ئەوروپیەکان پێویستیان بۆ بزانین چیرۆکی خاحەبێ چی لێ بەسەرهات بزانین خات و پیرۆز بە برینارەکانیەوە بە مناڵە هەتیوەکانیەوە ئەم ڕووداوانە چۆن وا لێ ئەەکەی دنیای دەرەوە سەرنج ڕایکێشی چونکی لە ڕاستی ئەوروپیەکان پێویستیان بۆ نییە باسی ڕۆزایان بۆ بکەیت و باسی ڕووداوەکانی فەڕەنسایان بۆ بکەیت و باسی مێژووی ئەوانیان بۆ بکەیت ئەوان پێویستیان بۆی گوێ لە ئێمە بگرن بۆیە سەرلەبەری ئەم چیرۆکانە لای من دیدگایەکی تەواو کوردی هەیە بۆ گوێزانەوەی ئازار و برینە ڕاستەقینەکانی ئینسانی کوردی وەزائیدەن بە تێکسکردنی ئەو مێژووە فرامۆشکرا و لەبیرکراوەی کە دنیای ئێمە هێزی بینین و هێزی بیستنی نەبووە و بە خاتری ئەوەی کە مێژوو
دووبارە نەبێتەوە. مەساژیان خوێنەر پرسیارێکی لا بەجێ هێمێنێت لە کۆتایی چیرۆکەکانە و کاتێک کتێبەکەی تەواو کرد بە زۆر بە کورتی چکە کاتمان خوێنەر ئەو پرسیاری لە بەجێمێنێ ئەمەک بۆچی لە دنیای ئێمە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوونایە تەنایی بۆ ئەوەندە زاڵ بووە مرۆڤ بۆ ئەوەندە ئالۆز بووە دڵنەوایی بۆ نەماوە پێکەوە بوون بۆ نەماوە ژیان بۆ ناگوزەرێ ئێمە جاران بۆ هەمومان لە ماڵەکە جێمانە بووە ئێستا ئاوساوین هیچمان لە ژوورێک شاجێگەمان نابێتەوە ئەم ئالۆزبوونەی مرۆڤ لە کوێیە لە لەدەستدانی بەهاجوانەکانەوە وە کۆیم کتێبە لە ڕاستە ترسێکی ڕاستەقینی من لە لەدەستدانی ئەو بەهایانایە. دەستخۆش مامۆستاژیان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن و ئەو کاتی بە ئێمە بەخشی سپاس بۆ کورسوارە پیرۆز سپاس بۆ ئێوە سپاسانەکەم دەستان خۆش. ئایزانی من لەگەڵتان